گشتی بینیەکانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەستەی سەرۆکاتی نوێنەرانی عێراق دەربارەی بودجەی گشتی ساڵی 2018 عێراق گەڵاڵەکراون و بڕیارە بەم زوانە لیژنەکە لەگەڵ عەبادی سەرۆک وەزیران تاوتوێ بکرێن. ئەمە وتەی بەختیار شاوەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. أخير تطورات سەبارەت بە پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2017 عێراقی فیدراڵ ئەوەیە کە دوای ئەوەی کە هاتە پەرلەمان لیژنەی دارایی پەرلەمان ئێستا کۆتاییان هێناوە بە گفتوگۆکانیان سەبارەت بە خاڵەکانی بودجەکە و هەموو ئەو بیر و بۆچوون و پێشنیارانی کوتلەکان و ئەندامانی پەرلەمانیان وەرگرتووە و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە. بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکدا حەیدەر عەبادی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی دارایی کۆبوونەوەیەک بکەن بۆ ئەوەی بزانین لە چی خاڵێکە کۆکە بن و ڕێک ئەکەون سەبارەت بە تعدیلاتەکانی ناو پرۆژەی یاساکە. باشکردنی ژیانی خەڵکی کوردستان و ناردنی بودجە و موچەی فەرمانبەران و مامۆستایانی کوردستان کە هەموو چاوەکان لەسەر ڕۆڵی ئەندام پەرلەمانەکانی کوردستانن لە بەغداد لەم ڕوانگەیەوە هەوڵەکانی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەرێنین. با بزانین ئەوان چی دەکەن. ئەوەی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە دیارە ئێمە نوێنەرەکانمان لیژنەی دارایی هەموو ئەو تێبینیانەی کە بڵاویشمان کردەوە لە نامەیەکیشە ئاراستەی عەبادیمان کرد ئەمانە لەبەردەستیان نەبووە هەوڵێکی زۆریان داوە هەم لە سا 12.67ەکەی هەرێمی کوردستان بگۆڕێەوە هەم ئەو خاڵە نادەستوریانەی کە لە ناو پرۆژەی یاساکە هەیە بە تایبەتی لە مەسەلەی ئەوەی کە تایبەتە بە کە باسی پارێزگاکانی هەرێمەکەوە ناڵێ هەرێمی کوردستان ئەڵێ پارێزگاکانی باشوور و هەروەها ئەوانەی کە پەیوەندی بە مستەحقاتی جوتیاران و داو دەرمان و فۆرمی خۆراک و ئەو شتانەوە هەیە ئەمە تا چەند ئەتوانرێت بخرێتە بواری تەنفیزکردنەوە ئەکەوێتەوە سەر ئەو کۆبوونەوەی لە ڕاستی. وەک بەختیار جەبار شاوەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوونی دەکاتەوە بەغداد ئامادە نابێ یەک قڕان بۆ کوردستان بنێرێت ئەگەر وەفد نەچێتە بەغداد و دانووسان ئەنجام نەدەن. خۆ ئەوەش زانراوە لە کوردستان وەفد حازرە بچێ وەلێ ئەوان واتە بەغداد پێشوازی ناکەن و لەمڕۆ وەڵامیان نییە. من پێم وایە ئەگەر نەک لە سا 12 نەک لە سا 7 لە سا 20 و لە سا 30 بۆ کورد بۆ هەرێمی کوردستان لە ناو پرۆژەی یاساکە جێگیر بکرێ هیچ ئاکامێکی نابێەوە هیچ دەستکەوتێکی نابێەوە هیچ یەک دینار نایە بۆ هەرێمی کوردستان ئەگەر ڕێکەوتن نەکرێ. بۆ ئەمە بەستە زۆر گرنگە کە هەرێمی کوردستان هەوڵ بدا لە نزیکترین کاتدا چکە وەختەکە زۆر حەساسە وەفد بچێتە بەغا کۆبوونەوە بکە و بەپێی معلوماتەکانی ئێمە عەبادی 6 خاڵی داناوە وەکو پێشوەخت وەکو مەرجی پێشوەخت بۆ ئەوەی وەفد لە هەرێمی کوردستانەوە بگاتەوێت کە من پێم وایە ئەم خاڵانە زۆر خاڵی با بڵێن قورسن سەبارەت بە هەرێمی کوردستانەوە. بۆ نمونە یەکەمیان باسی هەڵوەشانەوەی ڕیفراندۆمەکە دووەمیان باسی ئەوە ئەکا کە ئەگەر وەفد بێ لە هەرێمی کوردستانەوە پێویستە هەموو پێکاتەکانی تێدا بێ بە تایبەتی پێنج فراکسیۆنەکە خۆتەزانی لە هەرێمی کوردستانیشا لە ناو حکوومەتە کێشە هەیە. هەروەها داوای ئەوەکە کە تەواوی خاڵە گومرکیەکان یا واریداتەکان بگەڕێتەوە بە حکوومەتی ئیتیحادی و هەروەها مەسئلەی دەڕادەستکردنی فیشخابوورە. بۆیە ئەم خاڵانە من پێم وایە خاڵی قورسن بەڵام لە ئەم کاتە ئێمە توانین لە ڕێگەی ئەمریکاوە لە ڕێگەی ئێران و تورکیا و هەروە لە ڕێگەی نوێنەری یوئێنەوە هەرچەندە زەختەکان دەستی پێکردووە زەختەکان چڕکەینەوە بۆ ئاراستەیە کە حکوومەتی عەبادی بێتە ژێرباری گفتوگۆ و دانووسانەکان. بەپێی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2018 عێراق هەرێمی کوردستان وەک شایستەی دارایی بۆ بودجە و ژیانی خەڵک و موچەی مامۆستا و فەرمانبەران تەنها لە 12.67 دانراوە و شارەزایانی ئابووری دەڵێن تەنها بەشی موچە دەکات و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمیش دەڵێ پێویستە هەرێم شایستەکانی لە 17 هەبێ وەک چۆن پێشتر دانراوە و هەبووە. عوسمان ئەوبەکر گەلی کوردستان سلێمانی.